يا أخو ما أصلا ناسيته نا بەخوا بەس ناوەکەتنی نامە بوو. ما أصلا ما قري مزكفتي قطر كاتي جيش كده صرت وای ئەتۆ بووی هێرشت کردە سەرە من دەنگە گەورەکە لێات. بري من ما أصلا ئێستا وەزعت کووە؟ والله ما صار وش يخون ڕێنمایەکانی من جێبەجێ نەکرد. والله جي بزيم كربا السبسة ديما تمان أوي هات ما هو ليرك هات ما هو ليرك تما كن أوي ما أصلا خوشيج ما أصلا عمل ذاك بيناسيت بەێ تما كن ما أصلا عماد إذا ما أصلا عمل تاك أو روجيش قوتي دبي سعرك بدوسينوا أما رجعتك لو ماري بروشتني أو ماري كسعرك اللي كليه اللي روشني ما أشكات نناوي باش هذا بمارك كمان قوتي أو مال الرازي نعم كبتين يعني أورشين شبكين لوي سعرك بدوسينوا جنەکەی تۆ مەلیک شبكين هذا لو يباش تمام صل والله زين چ بکەم سێکی ئەخیری شەو الله سبحانه وتعالى استجابەی دوعا لەو کاتانەیە لە دڵەوە دوعا بکە بڵێ خوایە و مەخلوقی تۆ مسەیتەڕت کردو بەسەر منە پەنام بۆ تۆ هێنا خۆ قسەم لەگەڵی کرد ئێستا گوێ لە دەنگمە ما أصلا كربا برجعوي كذي دسي بعض كذي يعني دزاين كاتق سرقة تكم ئێستا لەرزێت ونیە برجع ناخ ما بلارزين اشتك أزبط سرشتك نعم ترسل لارزين تينا ترسێ نە ئەو مەلیکەوە باسان نییە بەڵام ئەوە منە ناسیتەوە منە سیعتم زۆر کرد ما أتا زوج ده ترسل ما مستوى زۆر نەسیحەتیشم کردی گوتم ئەمن لە عومرە بووم تااقەتم نەبوو خەڵکم زۆر لەگەڵدا بوو پێشم گوتی گوتم ئەو لاشێ بەجێ دەرە لە عومرەی تەواف بکە تەوبەیەکی نەسوحە بکە بەگوێی نەکردم ئەمن بوومە قیامە حجە بەسەر لە قیامەتا بەرامبەر بە رەب العالەمین وەکوێ دەڕۆی ما وصل بسيارك ما بقول موضوعي چکە ما وصل عماز قوتي كاتك جن يك جن سنا إنسان يعني دوسيك نينا يقلا يعني ستار قلت من أولا شيء بخوای هەندڕواکەن گوێت لێ غالیبەن هەریەکە بەس ئەوەی تۆ مەلیک ئەو دەنگەی کە لە تۆ هاتە دەرێ ئەگەر 50 سەماعی گەورە یەکجا بقیژێنی ئەو دەنگە دروست ناکە. والله ما أصل نمار زوجة بهم ليتو كاتك مثلا دفن قارش بتشك دي يعني من دار جبنا قارقاش من دارش بيتن تقدر تسموه فيه يعني جابر الشان يعني سبيانا جابر زود دم يعني شان درنگ دم قريتن ما تو بتنشكو وش بين سلامك ديتن قفل الدكاتن باوش دي قفل الدكاتن يعني جوليبكي بله يعني قال ما هذا دست بعد كرسي دكم راس برم ددم قاعد كل شيء زور دقيق ئێستا محاولە بکە تو خۆت بێدەن کە باو قسە بکە بزانم ئەوێ قسە بکات ما ئێستا ئازلی قسە لەگەڵ بکە یاڵڵا لێ گەر با قسە بکە مەلیک چم پێگوتی لە مەکە چم پێگوتی چم پێگوتی لە مەکە من هێشتا بە قسە تۆ ناکەم ئاچازانە چەکە جارێکی دی دێمەوە مەکە ئەوجا ئەو کوڕە دێتۆ لای من بزانە چت پێ دەکەم دووری ناگەین یەکونیە حەوالەی ئەو ئەڵڵایەت ئەکەم کە تۆی خەڵق کردووە سەیجا ئەڵڵا خالقی منە خالقی تۆیە خالقی ئەو کوڕەیە بە ئەڵڵا بە ئەسما و صیفاتە لێ پاڕێمەوە حەقی ئەو کوڕە لێ بکەت پەلاماردە لە ناوتدات خۆ ئەڵڵا ئاگاتە تۆ ترسای نەخێر ناترسم ظلمە الظلم ظلمات دێتەوە ڕێ لە ئەڵڵا بترسێ لێی گەڕێ با بێتەوە خۆی کاکە نامۆ جا مامۆستا دەی خێر بەری دای مازە بەرمداد دەمگرتەوە بەس مامۆستا پرسیارێکم هەیە ئەگەر لەم ڕوون کە تۆ زۆرمان دەبم چکە مامۆستا زۆر
عزم دەستە کوشتنی خۆکوژی یان زۆر دارێکە مردنی خۆمە چای خۆم دەبینیم یان نەکەی ئەوە دەوێ بتکوژی نەکەی ئاگان لە خۆت بێ ئەوە دەوێ بتکوژی تەوەکولەکێ سەرخوا ئەزکاری بانیان ئێواران زەیتون محاولە بکە ڕاقی هەنە لە هەولێرێ خۆ بگەینە ئەوانە برایەکیش دێتەوە هەولێرێ ئێستا ڕقەمی خۆ لە بۆ ئەدمینەکەی بەجێ بێرە ئەدمین لە بۆ کوڕی چاک لەوەیە ڕقەمی خۆت بەجێ بێ ڕقەمی تۆ ئەدەما و برایە ببینە دێتەوە هەولێرێ مامۆستا مەوزوعەکەدان چۆنە مامۆستا ئەمە گوتی من دەتوانم بیستم تام دەریشی کەم بۆ جنەوە ئەدیرۆت لۆینا گوتی بەس ئەمە ئەوە هەر نییە کە بۆکەم وچکەم دانیسپیان جنەکەم کوش گوتی ئەز ناکەم بیان کوشم دەمێ بێ سعات خۆیان بڕن گوتی ئەمە دەمانێت سعرەکەی بدۆزینەوە دەرگا ڕێسکەی بدۆزینەوە ئەوە جنێکی نۆرمال نییە بە مامۆستا ئامانجیش بڵێ ئەوە مەلیکیانە و هەروەها بە ئاسان نییەوە و هەروەها ئەمە ماتۆل بی خۆ کوشتنەکەی تۆ ئەوانە ئەوە لە کوشتنی تۆیە ئاگار لە خۆت بێ ئەتکوژیت ئاگاش لە خۆی خۆت کوشتیە لە بخزم و کەس تۆ ئاگان لە تۆ بێت تو نابی بەتەنێبی والله مامۆستا نابێت زۆر جار هەیە یعنی عەرز دەکەم یان کاتێک لە دەڕۆم پیاسەشێکم دروتم دەبیتن کە بە هەر شوێنێش دادڕم دەریان مەیتێکەکەی تۆ ئێستا لێکوان دەکەی یان فکرێکی وا دەیا نامێشکم کە ئەبەدەن مردیمە وشی برێ ڕۆحکما لە سیستێمە باوری پێ نەکەی ئاوری لێنە دێوە محاولەش کە بەتەنێ مەبە شەو لە شوێنە مەخەوە بەتەنێ ماتۆل ئەو فکرانت بۆ دێ ئێوێ بتکوژی بە سوپاس خۆی گەورە یعنی زۆر جار هەیە مامۆستا کە شەو نوێژەکەشم لەکرد قەلبی تێکدام لەمەدا خۆم ڕاین لەسەر نوێژەکەم چکە قەلبی قورس دەکردم لەسەر نوێژکردنەوە بەڵام ئەلحەمدولillah سوپاس خۆی گەورە لە فەزلی خۆی گەورەدا بکە بەردەوام لەسەر ئێستاکە باشترم یعنی بۆ شەو نوێژ نوێژکردنەکان فەرزەکان پێشتر تێشی دێدام نەی دێژ بیکەم بەس ئێستانەکە باشترم ئەتوان بیانکەم الحەمدولillah جارە نەیدێژ جا لەسەر نوێژەکەی لە خۆ دەچوم مامۆستا نەیدێژ نوێژەکەی بکەم ئەتۆ کوڕی چاک لە ژۆرەیە ڕقەمی خۆت بدا کوڕی چاک یان کوڕی چاک پەیوەندی پێوە بکە قوربان ڕقەمەکەم لەوە چکە برایەک لە هەولێرەیە ڕقەمەکەت ئەدەمێ ئەو برای بابت بینی باشە ماوەست یعنی کێشەمانی سعرەکەی بدۆزوی یانە بەس ئەوکەی کێشە نییە بەس ئەو لە ڕێگەی سحرە ناو جسمی تۆ خۆی گیرداوە ژێت لێ برا ماوەست ئەگەوەی دەرکەنی کەشکە نایەتەوە نایەت ئەوە ناڕۆن بۆ یارنی کەشکات و درۆیە باشە تا ماوەست دەستەکان خۆش بێت باشە قوربان چاوت ماچەکەم تۆ ڕقەمەکەی خۆت بەجێ بێ ڕقەمەکەی خۆت دەدەمە برایەکی تەلەفۆن دەبۆ دەکات ئێستاکەەکان نووسنەوە لایڤی یان نەلایڤینە کوڕی چاک لە ژۆرێ ئەو لێت وەردەگری تا ماوەست دەستەکان دەی چاوت ماچەمە لە بۆ کوڕی چاک مازەکە تشم مادی کردی مامۆستا نا چاوت ماز دەکەم خوا شیفات دەبرا خوا شیفات مسلمانینە ئەو برایە ئەو جنەکەی ئەدەی خوا لەگەڵ بێ دوعای خێر لەو بکەن برایە دوعای خێر لەو بکەن ئینشاء الله مبتەلایە بە جنێکی زۆر سەختە مەلیکە مەلیک فەوانە تۆزە سەختن زەحمەت دعای خێری بۆ بکەن ئینشاء الله بەکە خوا سبحانه وتعالى شیفای بدات داواکارم لە الله بەناو پیرۆزەکان نێتەپارم و یا الله أنت الولي والقادر على ذلك يا إلهي اشفيه أنت الشافي لا شفاء إلا شفاءك شفاء لا يغادر سقما يا ربي إخوائي مخلوقي تونا أو مخلوقات ظالك الوسر أو مخلوقي تريانا أخوائي الرقي أو ظالبونيان لسر لادي يا ربي إخوائي رأيان بين بقري وبلا نجاد له وبلايكتي كوتو اللهم آمين